لە کاتێکدا بە درێژایی دەسەڵاتی کوردی هەمیشە ئازادی ڕادەربڕین و بەرزکردنەوەی دەنگی ناڕەزایەتی و داواکردنی ماف و خۆپیشاندان تەنیا لە چوارچەوەی دروشمدا بووە و لە خۆپیشاندانەکانی ئەم دوایشدا دووە کرایە بەندیخانەیەکی گەورە و دەیان کەس دەستگیر کران و خۆپیشاندەران بە شێوەیەکی درڕندانە سەرکوت کران. کەچی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەت هێرێم بۆ یاخی کابینەکەی لە چاوپێکەوتنی میدیاکارانی بەشدار لە حکوومەت دەڵێت خۆپیشاندان مافیا وڵاتیان و ئەم قسەی سەرۆکی حکوومەتیش وەک بەشێکی دیکەی قسەکانی بوو بە جێگای سەرسوورمانی وڵاتیان. بە کورت و مختصری تا ئەو ڕادەڕێ پێدراوە کە ئەگەر زەرەری بۆ پەزەکان نەبوو بێت زەرەر هەر کاتێک زەرەری بۆ پەزەکانە زەرەری بۆ دەسەڵاتە بوو بێت کپ کراوەتەوە. لە هەرێمی کوردستان ئازادی ڕادەربڕین تەنها دروشمێکە هیچی تر ئەجینا بەگشتی لە وڵاتانی ئاسیاوە یعنی بە تایبەتتر لە کوردستانی خۆمان و شەرقی ئەوسەد ئازادی ڕادەربڕین تەنها دروشمێکی پوچە هیچی تر خۆیان ئەچن هەر شتێک بێ ئەم لاو لاسووتێن لە بەرەوەی تر خۆپیشاندان کە بکرێتەوە خۆپیشاندان نەکرێ خەڵک باسی نەکە خەڵک داوای مافی خۆی نەکە داوای موچەیە داوای ئاوە داوای کارەبایە داوای هەر شتێکە داوای پێویستێکی ئاساییەکە لەم کوردستانە داوای بکەی لەبەرەوە داوای نەکەی داخەوە ناوان لەوانەیە خۆ زۆر کەس هەیە حەزبکە ناڕەزایی خۆی دەربڕێ حەزەکە داوای مافی خۆی بکە بەڵام نایەڵن هەرچی بکەن نایەڵن تر بزانین ئەم تاکەی ئەڕوا نازانی. مامۆستایەکی زانکۆ دەڵێت لە کوردستان هەمیشە ڕێگری گەورە کراوە لە خۆپیشاندان و هەموو بانگەشەکانیش بۆ ئازادی ڕادەربڕین تەنیا ڕووکەش بووە لە ئێستاشدا خەڵکی دەستگیر دەکرێت. طبعاً بە تەماشاکردنی و بارودۆخی ئەم ماوەیە گوزەرا و هەروە گەر تەماشایەکی مێژووی 30 ساڵەی دەسەڵاتی پارتی بکەین لە زۆنی زەربەمان دەرەکەوێت کە هەر نەک ئەوەی کە ناڕازی بووە لەوەی کەەوە خۆپیشاندان بکرێ بە جدی بەڵکو هەمیشە ڕێگری گەورەشی کردو لەوەی کە خۆپیشاندان نەک لەو ناوچێ بگرە لە هەموو کوردستانیش بکرێت ئەوەی کە ئەم ماوەیە مەبینیمان بۆمان دەرکەوت کە لە زۆنی زەرد لە ڕاستیا ئەوەی کە پێوترێ ئازادی زیاتر ئازادێکی ڕووکەشی هەیە ئەو ئازادیە جدی کە تۆ ئینسانێک مافیەوەتە بێ داوای چوونە سەر دەسەڵات بکەی مافیەوەتە بێگە کاتێکە دەسەڵات زیاتر لەوەی کە هەیە ممارەسەی ستەمگەرانی دەسەڵاتی خۆیە کاتەوە گەر بتەوێت داوایەوە بکەی ئەو دەسەڵاتە بڕات ئەو کاتە بەدڵنیایەوە ڕێگە بە خۆپیشاندان نادرێ لەو ناوچێەوە ئەوەشی کە بینیمان لە گرتنی خەڵک لە ڕاوەدونانی و خەڵکانە نیشاندەری ئەو واقعەیە کە لەو ناوچەیە گونجە. خۆپیشاندانەکانی ئەم دوایی شارەکانی هەرێمی کوردستان ئەو ڕاستیان سەلماند دەسەڵاتی کوردی دژی دەنگی ناڕازیە و خۆپیشاندانەکان کپ دەکات دەیان کەس لە خۆپیشاندەرانی زاخۆ دووەک و ئەولێر و ڕانیا دەستگیر کراون تا ئێستاش لە زینداندان. ئەوەش پرسیار لەسەر وتەی سەرۆکی حکوومەت زەق دەکاتەوە ئایا خۆپیشاندان و بەرزکردنەوەی دەنگی ناڕازی و خۆپیشاندان ڕێگە پێدراوە یان وەگا وڵاتی و خۆپیشاندەر دەڵێن وتەکەی دوورە لە ڕاستیەوە چونکە لە ئێستادا کە ئەو قسەی کردووە دەیان کەس بە تۆمەتی دەربڕینی بیرروڕای ئازاد و داواکردنی مافە سەرەتاییەکان لە کونجی زیندانەکاندا بند کراون. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام.